وەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ شاندێکی وەزاری پارتی دموکراتی کوردستان سەردانی دوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستانیان کردووە، حزبی شیوعی و حزبی زەحمەتکێشانی کوردستان. ئامانجی سەردانەکەیان ئەوە بووە کە بەرنامە و کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ ئەو لایەنە سیاسیانە باس بکەن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە بەرنامە و کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری ئەو لایەنانەی کە ئێستا شاندی وەزاری پارتی سەردانیانی کردووە. بەڕێز بێکەس قادر ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز بێکەس ئەم کاتت باش. ئەمڕۆ شاندی وەزاری پارتی دموکراتی کوردستان هاتنە لای حزبەکەی جەنابتان لەگەڵەوە قسەیان کرد. پەیامی پارتی بۆ حزبی زەحمەتکێشانی کوردستان چی بوو؟ ئەم کاتەی ئێوە و بینەرانی ئێوە باش، پێش ئێستا شاندێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی لایەنە سیاسیەکان و ئێمەشیان کرد. ئەمڕۆ شاندێکی کوتلەی وەزاری پارتی دیموکراتی کوردستان سەردانی ئێمەیان کرد. دیارە هەردوولا لەو ماوەیە خۆتان دەزانن کە هەندێک کێشە و ئاریشە هەیە ڕوونکردنەوەی خۆیاندا. من نایەمە سەر ڕوونکردنەوەی ئەوان. ئێمە پێمان وایە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و کێشەی نێوان لایەنە سیاسیەکان و هەر کێشەیەک لە هەر مەلەفێکدا هەبێتن پێویستە ئێمە چەتری سەرۆکایەتی هەرێممان هەیە و چەتری حکوومەتی هەرێمی کوردستانیشمان هەیە کە ئەو لایەنانە خۆیان پێکهێنەری سەرەکی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانن کێشەکان لە ڕێگەی دیالۆگەوە لەژێر ئەو چەترانە و ئەوەی پێویستیشی کرد لەگەڵ لایەنە سیاسیەکان لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆی بەردەوامەوە هەموو کێشەکان چارەسەر بکرێت، چونکە واقعی ئێستای هەرێمی کوردستان تعاملی ململانەی سیاسی و کێشەی زیاتر ناکە لەوەی کە ئێستاکە هەیە. باشە بەڕێز بێکەس ئاماژەم بەوە کرد کە پەیامەکەی پارتی بەڕاشکاوی بۆ حزبی زەحمەتکێشانی کوردستان چی بوو؟ پارتی لەم کۆبوونەوە لەگەڵ ئێوەدا داوای چی لێکردن؟ ئایا هیچ ئەجندایەکی تایبەت هەیە کە لەگەڵ حزبی زەحمەتکێشان بێ بۆ داهاتوو لەسەری کار بکات لێرەدا باسی بکات؟ شاندی کوتلەی وەزاری پارتی دیموکراتی کوردستان هیچ داوایەکی فەرمیان لە ئێمە نەبوو، تەنها ئەوان باسی ئەو بارودۆخایان کرد کە ئێستاکە لە هەرێمی کوردستان هەیە. هەندە ڕوونکردنەوەی پێویستیاندا گوتیان ئەمە پێمان خۆشە لایەنە سیاسیەکان بەرچاوڕوونیان هەبێتن لەسەر ئەو واقعی کە ئێستاکە لە باشووری کوردستان دەگوزارێتن و تاکیدیشیان لەسەر ئەوە کردەوە کە هەوڵ دەدەن هەموو شێشەکان لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر بکرێت. باڵێ بەڕێزت ئاماژەت بەوە کرد بەر لە ئێستاش شاندی مەکتەبی سیاسی یەکێتی سەردانی حزبی زەحمەتکێشانی کردووە و ئەمڕۆ شاندی وەزاری پارتی. ئایا یەکریزی لایەنە سیاسیەکان و ئەم دانوستانانە لەسەر یەک مێزی گفتوگۆ چەندە گرنگە بەتایبەت ئێستا لە قۆناغێکی سەرەتایی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیشتان؟ ئایا ناوماڵی کوردی ئێستا یەکریزە یەکدەنگە؟ بەداخەوە ئێمە نیگەرانین لەوەی کە تا ئێستاکە ینی لە چوارچێوەی بەرژەوەندیە گشتیە نیشتیمانیە کوردستانیەکان هەنگاوی پێویست نەنراوە، بە تایبەتی لە ئاستی بەغدا وەک بینیمان لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق جیاوازی زۆر هەبوو، ناکۆچی هەبوو هەتا کۆتاییەکەشی. بۆیە ئێمە لە ئێستاکەدا یەکڕیزی کوردستانی بە پێویستێکی گرنگ دەزانین کە ئەو یەکڕیزیە لەسەر ئەساسی پەیماننامەیەکی کوردستانی هەموو لایەنەکان بەڕاستی ملزەم بکاتن بەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین کێشەکانی خۆمان لە بەغدا لە ناوخۆی هەرێمی کوردستان لە دەوروبەرمان چارەسەر بکەین و کیانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لەو ئاڵنگاریانەی لە بەردەم هەرێمی کوردستاندایە بەڕاستی بپارێزین و پێشمان وایە لە ئێستاکەدا ئەلتەرناتیڤی یەکڕیزی لە کوردستان و لە باشووری کوردستان نییە، چونکە تەنها یەکڕیزیە دەتوانێتن سەنجی هەرێمی کوردستان لە هاوکێشە سیاسیەکاندا بەهێز بکە. باشە بۆچی پێتان وایە کە و یەکڕیزیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان نییە؟ هۆکاری لێکترازانی لایەنە سیاسیەکان چییە کە وای کردووە ئێوە بەو شێوەیە خوێندنەوەی بۆ بکەن بۆ بارودۆخی ئێستا؟ بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە تا بە ئێستا دەگاتن یەکڕیزیەکی پتە و لە باشووری کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان بەدی نەکراوە. ئەمەش سەبەبی زۆرە کە بەشەشی بۆ
ڕووداوەکانی ڕابردوو دەگەڕێتەوە بەڵام ئەوەی کە لە ئێستا هەیە پێمان وایە هەم واقعی ئێستای باشووری کوردستان هەم ئەوەی کە لە عێراق دەگوزارێ لە ناوچەکە و دەوروبەرمان دەگوزارێ هەمووی پێویستی بەوە هەیە لایەنە سیاسیەکان لە دەوری یەک مێز کۆ ببنەوە جاوە لە ژێر چەتری سەرۆکایەتی هەرێم دەبێتن لە ژێر چەتری حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن گرنگ ئەوەیە هەموو لایەنەکان بێکەوە لەسەر کارنامەیەکی هاوبەشی کوردستانی بۆەوەی هەرێمی کوردستان ببینە قۆناغێکی دڵنیا و ئامن و ئەو ئالنگاریانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە لەو ئالنگاریانە دەرباز ببێتن و کوردستان لە ئێستاکەدا بەڕاستی پێویستی بە یەکڕێزی هەیە. باشە ئەوەی کە لە سەردانەکەی شاندی وەزاری پارتیدا ئاماژیان بەوە کردووە سەرۆکی شانجەکە بەڕێز پشتیوان سادق کە ئامانجیانەوە بۆ لەگەڵ لایەنەکان لەبارەی ئەدا و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکان قسە بکەن بە تایبەتی لەگەڵەوەشتا قسەیان کردووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەم کارنامەیە چۆن دەبین لە کاتێکدا لە هەڵەگشتیەکانیدا باس لەوە دەکات بە وەرگرتنی ڕاوەبۆچوونی سەرجەم لایەنە سیاسیەکانی بەشدار بووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارنامەیە کاری پێکراوە. ئەوان هەندێک ڕوونکردنەوەیان هەبوو لەسەر کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و چۆنیەتی ئیشکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەلەفە جیاوازەکان کە هەندێک ڕوونکردنەوەی پێویستیاندا و ئێمەشیان دڵنیا کردەوە کە لەسەر کارنامە هاوبەشەکەی خۆیان بەردەوام دەبن بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکەی کە لە چوارچێوەی کابینەکە لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە بەیەکەوە هەیەە و ئێمەیان دڵنیا کردەوە کە ئەوان بە پەرۆشەوەن بەوەی بەیەکەوە وەکو یەک تیم هەموو لایەنەکان بەیەکەوە کار بکەن و پەرۆشن بۆ یەکتیمی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و دڵنیایی ئەوەشیاندا کە کابینەکە نابێتە بەشێک لە ململانی هێزە سیاسیەکان لە کوردستان. بەڵێ بەڕێز بێکەس قادر ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.